ڕۆژی 11 ئایاری ساڵی 1970 کە هاوکات بوو لەگەڵ 14مین ڕۆژی مانگی ڕەمەزانی پیرۆز، خەڵکی دەڤەری شارەزور لە هەڵەبجە و سەید سادق و سیروان و خوڕماڵ ڕاپەڕینیان لە دژی حکومەتی بەعەز بەرپا کرد. ئاماز لەو ڕاپەڕینە بەرپەرزدانەوەی ڕاگواستنی گوندەکانی شارەزور بوو، ڕێخستن و لایەنگری سەرجەم حیزبە کوردستانیەکان بزوێنەری سەرەکی ڕاپەڕینەکە بوو. سەرەتای ڕاپەڕینەکە ئەوە بوو کە شەوی 12 ئایاری ساڵی 1970 لە سەید سادق، مامۆستا مەلا ئیبراهیمی کوڕی مامۆستا مەلا عوسمان لە بڵندگۆی مزگەوتەکانەوە جاڕی ڕاپەڕینیدا و زۆر بە توندی هانی خەڵکیدا لە دژی بەعەز ڕاپەڕن. بۆ بەیانیەکەی کە 13 ئایار بوو، ڕاپەڕینی جەماوەری سەرجەم ناوچەکانی گرتەوە و ڕژێمی بەعەز بۆ دامرکاندنەوەی خۆپیشاندانەکە هێزی زۆری بۆ سنوورەکە ڕەوانە کرد و بە تەقەکردن وەڵامی خەڵکیدایەوە. لە سەید سادق ڕوبەڕووبوونەوە ڕوویدا و نزیکەی 50 سەربازی ڕژێم کوژران و بریندار بوون. لە خەڵکی ڕاپەڕیویش 5 کەس شەهید بوون، هەروەها 2 کەسیش بریندار بوون. لە شاری هەڵەبجەش 6 هاوڵاتی شەهید کران، هەروەها 17 کەسی دیکەش بریندار بوون کە دواتر لەلایەن پیاوانی بەعسەوە لە نەخۆشخانەی هەڵەبجە دەرهێنران و شەهید کران. ئەو شەهیدانش لە گوندی بامۆگ زیندە بەچاڵ کرابوون. لە نزیک گوندی گردی گۆژ ڕژێم بۆسەی نایەوە 26 هاوڵاتی مەدەنی و بێتاوان دەستگیر کران کە دواتر لە سەربازگەی لیوای سەید سادق بە زمانی بەڕۆژووەوە شەهید کران. پاش 8 ساڵ لەو ڕووداوە و لە ساڵی 1995 لە شوێنی سەربازگەی سەید سادق گۆڕی بە کۆمەڵی ئەو 26 شەهیدە دۆزرایەوە کە خەڵکی هەڵەبجە و خوڕماڵ و هەورامان بوون. لە تۆڵەی ڕاپەڕینی 13 ئایاری ناوچەی شارەزور، بەعەز نزیکەی 300 خانووی لە هەڵەبجە ڕووخاند. هەروەها لە سەید سادقی ژمارەی خانووی هاوڵاتیانی خاپور کرد. ئەم ڕاپەڕینە گیانی شۆڕژگێڕی برەو پێدایەوە و بوو بە هۆی لەدایکبوونی بزوتنەوەی ئیسلامی. کۆمەڵێکی زۆر لە زانایانی هەڵەبجە هەورامان کە بەشداری ڕاپەڕینەکەی شاری هەڵەبجەیان کردبوو، دواتر کۆچیان کرد بۆ ناوچە ئازادەکانی کوردستان و بزوتنەوەی ئیسلامی ئەو کاتەیان ڕاگەیاند.